NRT بەردەوامە لە راپۆرتە ڕۆژنامەوانی و نهێنی و تایبەتەکانی لەسەر ئەو کەم و کورتی و کەمتر خەمیانەی لە سێکتەرە جیاوازەکانی هەرێمدا هەیە و زیان بە تەندروستی و ژیانی هاوڵاتیان دەگەێنێت. راپۆرتی نهێنی ئەم جارە لەسەر سێکتەری تەندروستی و بە تایبەتی مامەڵەی پزیشکە لە عیادەکانیاندا لەگەڵ ئەو نەخۆشانەی ڕوویان تێدەکەن، هەروەها چۆنێتی دیاریکردنی نەخۆشی و نووسینی دەرمان و چارەسەر. NRT ڕۆژنامەنووسێک و نەخۆشێکی بە کامێرای نهێنیەوە ناردە لای 4 پزیشک لەو پزیشکانەی لە هەرێمی کوردستاندا کلینیکیان هەیە و ڕۆژانە پاش نیوەڕوان دوای دەوامی نەخۆشخانەکان نەخۆش دەبینن. ئەو نەخۆشەی لەگەڵ ڕۆژنامەنووسەکەی NRTدا سەردانی 4 پزیشکی کرد لە ماوەی 1 ڕۆژدا چەند گرفتێکی تەندروستی هەبوو. لەوانە هەندێک جار ئازارێک لە سەرسنگی پەیدا دەبوو، تەنگە نەفەسی دەکرد، شەوان درەنگ خەوی لێ دەکەوت و کەم دەخەوت. هەندێک جاریش چەند بەشێکی جەستەی سڕ دەبوو و ئازاری ناوسکی هەبوو. نەخۆشەکە هەمان چیرۆکی نەخۆشیەکەی بۆ 4 پزیشکەکە وەکو یەک گێڕایەوە، بەڵام ئەنجامی دیاریکردنی نەخۆشیەکە و ئەو دەرمانانەی بۆ نەخۆشەکە نووسران لەلایەن ئەو 4 پزیشکەوە تەواو جیاواز بوون. بگرە هەندێک لە دەرمانەکانیش دژبەیەک بوون. پزیشکی یەکەم دوای پرسینی حاڵەتەکە و پشکنینی سەرەتایی، پشکنینی خوێن و هێڵکاری دڵی بۆ نەخۆشەکە نووسی و دوای دەرچوونی ئەنجامەکانی پشکنینەکە کە زۆرینەی ئەنجامەکان ئاسایی بوون، تەنها 2 جۆر دەرمانی بۆ نەخۆشەکە نووسی، یەکێکیان ڤیتامین و ئەوی تریشیان حەبی مەعیدە بوو. بەڵام پزیشکی دووەم تەواو جیاواز بوو لە نووسینی دەرمانەکاندا. دوای پشکنینی سەرەتایی، پشکنینی خوێن و میز و تیشک و هێڵکاری بۆ نەخۆشەکە نووسی. دوای دەرچوونی ئەنجامەکان کە زۆرینەی ئاسایی بوون و تەنها بەکتریایەک لە گەدەی نەخۆشەکەدا دۆزرایەوە، ئەم پزیشکە 6 جۆر دەرمانی بۆ نەخۆشەکە نووسی، ئەوانیش بریتی بوون لە حەبی قورحەی مەعیدە، حەبی ڕەشانەوە، ئەسپرین، ستیرۆید، حەبی نەخۆشی دەرونی، دەرمانی چارەسەری جگەر. ئەم پزیشکە حەبی قورحەی مەعیدەی بۆ نەخۆشەکە نووسیوە بێ ئەوەی پشکنینی نازۆر بۆ نەخۆشەکە بکات و دڵنیا بێت لەوەی گەدەی برینی هەیە یان نا. پزیشکی سێیەم دوای گوێگرتن لە نەخۆشەکە و پشکنینی سەرەتایی هیچ پشکنینێکی خوێن و میزی بۆ نەخۆشەکە نەنووسی، تەنها بە نووسینی 3 جۆر دەرمان چارەسەری پێشکەشی نەخۆشەکە کرد، ئەویش بریتی بوو لە دەرمانی شیزۆفینیا و حەبی مەعیدە و حەبی خەمۆکی و قەلەقی. پزیشکی چوارەمیش دوای بینینی نەخۆشەکە و پشکنینی سەرەتایی پشکنینی خوێن و سۆنەری بۆ نەخۆشەکە نووسی و دوای دەرچوونی ئەنجامەکان دەرکەوت کە ئەنجامی پشکنینی خوێنەکە ئاساییە، بەڵام لە ئەنجامی سۆنەرەکەدا دەرکەوت کە گورچیلەی چەپی بەردێکی تێدایە. ئەم پزیشکەش 5 جۆر دەرمانی بۆ نەخۆشەکە نووسی کە بریتی بوون لە ڤیتامین، حەبی زەخت و دڵ، ئارامکەرەوە، حەبی کۆڵۆن، حەبی مەعیدە. هیچ کام لەم دەرمانانەش پەیوەندی بە بردی گورچیلە و ئازاری گورچیلەوە نەبوو. یەکێک لەو پزیشکانە پێشنیازی ئەوەی بۆ نەخۆشەکە کرد کە لە زووترین کاتدا بتڵێک خوێن ببەخشێ، چونکە خوێنی زۆرە و وەرەقەیەکیشی بۆ نەخۆشەکە نووسی بۆ ئەوەی بتڵێک خوێنی لێ وەربگیرێ. بەڵام پزیشکێکی تر لەو 4 پزیشکە بەخشینی خوێنی بەکارێکی خراپ زانی و پێشنیازی ئەوەی بۆ نەخۆشەکە کرد کە خوێن نەبەخشێت. پزیشکێکی پسپۆر کە نەیویست ناوی بڵاو بکرێتەوە دوای بینینی ئەم کارە ڕۆژنامەوانیەی NRT هۆکاری جیاوازی دیاریکردنی دەرمان و چارەسەرەکانی ئەو 4 پزیشکەی بۆ نەخۆشەکە بۆ چەند هۆکارێک گەڕاندەوە. ئەو پزیشکە پسپۆرە دەڵێت هۆکاری هەڵی پزیشکان بۆ دیاریکردنی نەخۆشی و نووسینی دەرمان و چارەسەری جیاواز پەیوەندی بەوەوە هەیە کە پزیشکەکان پەلەیانە لە دیاریکردنی نەخۆشی و بەهۆی تەجروبەی هەڵەوە دەرمانی هەڵە بۆ نەخۆشەکە دەنووسن. پزیشکە پسپۆرەکە ئاماژە بۆش دەدات بەشێکی تر لە هۆکارەکان پەیوەندی بە نەبوونی ڕاهێنان و کەم توانایی پزیشکەکان لە دیاریکردنی نەخۆشی و ئیهمالکردنەوەیە. ئەمە بێجگە لەوەی بەرژەوەندی بازرگانی و بینینی نەخۆشی زۆر لە ڕۆژێکدا یەکێکی ترە لە هۆکارە سەرەکیەکان. NRT بەردەوام دەبێت لە راپۆرتە نهێنی و تایبەتیەکانی لەسەر سێکتەرە جیاوازەکان و تەنها ئامانجیش باشترکردنی ئەو سێکتەرانەیە و خزمەتکردنێکی باشترە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان.